ئەو لەم ماوەی داوە بەدە عمری باو با پیرێ بەشتی ئۆنگیان نەدیوە هەم گۆڕاکاری لەم دنیا بێ لەبەر ئەوانەی خۆمان قایم بکەین بۆ ئەو فیتنانەدا ئەوی کە نەبوو ئەوی کە قوتان نابین خوا تاقیمانەکاتەوە ئەم دنیای خۆی ماڵی تاقیکردنەوەیە بەڵام تۆ خۆت و ماڵ و منداڵە فێریەوە کە بەرگەی فیتنەکان بگرن تەحمولی ئەم فیتنانە بکەن ئەم بەزوڕەزمەی ئەم ئاخر زەمانە بکەن پیرێژنێ بە هەر هەمووی ئەیان و خوایە لە شەڕی شەیتان لە فیتنەی آخر زمان ماپاردنێ و فیتنەکانی آخر زمانەوە بەچای خۆتانی بینن وەڵای ئەوەی کە لەم عمرەی کە لێرەیان دانیشتون حەب گەنجەکانیش هەمووانشی کە تۆ زێمەتەمەنن ئەوەی لەم ماوەی داوە بەدە عمری باو با پیرێ بەشتی ئۆنگیان نەدیوە هەم گۆڕاکاری لەم دنیا بێ لەبەر ئەوانەی خۆمان قایم بکەین بۆ ئەو فیتنانە هەڵنەخەڵەتی لە حەج کۆمەڵە پێیابوو چەپڵی لیا تۆ ڕامەکە بە دوایانە و چەپڵەی تو مناڵەکەشت چاو لە دۆکە شۆن ئەو مەکەوە ئەو دینە دەستی پێوە بگرە لەم ڕۆژەیان چونکە خەڵک بەرپەی خۆی تیا نابینێت فیتنەکان ئەمەندە زۆرن پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیانی بە ئیمانەوەی دەتەوە ئێوارە بە کافری ڕووی تەمامەوە دینەکەی کا بە قوربانی پاتاڵێکی دنیا لەبەرەوە ئاگادار بن بە قوربان پیاوی خوا بن پیاوی ئەو مەبن دەست بگرن بە بەرنامەکەی خواوە بە شەریعەتەکەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خوای گەورەش خۆی بەڕەحمە الحەمدولله ئەهلی ئیمانی الحەمدولله لە وڵاتێکی موسڵمانین الحەمدولله باوەڕ ناکەم بە دە وڵاتی عەرەبستانیش بەقی ئەم کوردستانی ئێمە مزگەوتی تیابێ بەقی ئەم کوردستانی ئێمە مەدرسەی تەحفیزی قورئان و لەبەرکردن و خواناسی تیابێ الحەمدولله ئەچیتە حەج مزگەوتێکە و جێگە نابێتەوە نوێژکەی مزگەوتەکە باوەڕ بێ مزگەوتی گەورە لە ڕۆژی جومعەیە ئەڵێی لای حرەمی مەکەوانە چۆن لەسەر جادەکان و لەسەر شۆفەکان نوێژەکەن حەمد و سەنا بۆخوا بەڵام کاکە لە زۆریان زۆرین بەڵام تۆ زێ بۆری زۆر و بۆری ئەبیانێکەوە لە ماڵ و منداڵی خۆی دروستیکە هەم وەکو چۆن لە چەندێتیان الحەمدولله زۆرە بانە چۆنێتیشە ئێمە نمونە بین با بەو نوعەبێ کە خوای گەورە پێی خۆشە تۆ هەوڵی خۆت بە باقی کەشی لەسەر خوایە وەقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ثم تردون إلى عالم الغيب والشهادة تو كاري خوتا بكن هەوڵ بن خوای گەورە شتەکەی لەبەر چاوایە تو هەرەوە پێکرێ کە پێت کرا بەڵام کەمتە خەمە بە بۆ ئەوەی پەنجەی خۆت نەگەزی بەڵام کە تۆ هەموو هەوڵەکەدا ئیتی دەست خوای گەورەوەڵی خوای گەر بۆ ئێمە یاوانەتە دەستوو لا حول ولا قوة إلا بالله إجد صلاتك مانية إنا نتبرأ إليك من حولنا وقوتنا ونلتجئ إلى حولك وقوتك إما تبرأك إنداوي لدى صلاتي خمان لذيلك خمان قد مالك ركب آوا بيقرم آوا يقرم آوا يقرم دعاي بوكب لخواي جان آوا بي شافوج مكة قال تبا مناري خلق مكة خو هل مخشى لبثن أوا قال تبا مبو مكة والله منارك إواوا منو كوكي خوش خلاف تبي لبنو هلا خوا بارد وبنا بخوا بقرم بلك خواي يقول خوش ما صالح كإنجا كي إنجا أولاك أما